کوالیتی ئەو بەشە خۆراکی کە ماگانەدا بەشەکرێ بەسەر هاوڵاتیانە کوالیتیەکەی جۆرەکەی چەندە حکوومەتی عێراق بەنیازە جۆرەکان جیاوازتر بکە بڕەکەی جیاوازتر بکە و گۆڕانکاریانی کە بڕیار وایە تێیدا ئەنجام بدرێ ئایا چۆنە چین جۆرەکان چین بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شەوکەت محەممەد ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوبەری دابشکردنی خۆراکن لە شاری سلێمانی کاک شەوکە سڵاو لە بێبیانی لە جناب ئەو بەشە خۆراکی ئێستا دابەشەکرێ ئێستا ئەوەی کە دابەشەکرێت چی بچین سپاس بۆم دەرفەتە بەشە خۆراکی وڵاتیان خۆتان ناگەدارن پاش بڕیاری نۆت بەرامبەر بە خۆراک تا ئێستا بەردەوامە بەڵام ئەوەی کە تێبینی ساڵەکانی پێشوو حەزەکەم بڕاتە بەڕێزان ناگەدار من لەوەی ئەم بەشە خۆراکە ساڵ بە پێی ساڵ مەسەرەن بگۆ مادەکانی زیادەکە ئەگۆڕە جۆرەکانی ئەوەی دڵخۆشکەرە ئەم ساڵ کە وەزارەتی بازرگانی عێراق لەبەرێ بڕێکی زۆر پارەی تەخسیس کردەوە بۆی ئەو بڕەمادانە کرا بە 6 مادە هەندێک جار 7 مادێ سۆری کا 6 مادێ چکە جاری وای فاسۆلیا لە باتی نیست یان استباتی فاسۆلیا کۆی عام 6 مادێ بێژگە لە ئارکەویش بڕێکی مادێکی سەرکی بەشە خۆراکە کە 7 مادەکە ئەمانە پێکاتۆ لە 3 کیلۆگرام برنج بۆ هەر هاوڵاتیە کە ڕۆژانە ینی ماگانە وەری دەگرێت لیترێک زەیت لەگەڵ 1 کیلۆگرام شەکر لەگەڵ 500 گرام فاسۆلیا ئەگەر فاسۆلیا بوو یا 500 گرام میسک لە باتیە ئەم دوو مادەی مام بەغاین لەگەڵ لەتکردنەوە 500 گرام کەمان لەگەڵ 400 گرام دۆشاوی تەماتە کە ئەمانە پێکاتۆ لە 7 مادە بەڕاستی ئەم مادانش کە هاتوون بڕێکی باشن و لەگەڵەوەش توانێتی مەسەلەن پارسەنگی بازار بۆ بڕە خۆراکە وەرگی زۆر باش باز لە گۆڕانکاریە کرێت لە جۆر و بڕەکەی هیچ هەیەشتێکی وەها ئێمە وەکو خۆمان وەکو بەرەبەراتی بازرگانی خۆمان وەکو جەناوی بەڕێوەبەری گشتی وەزیری بازرگانی هەموو کاتێک داکی کۆمان کرێ مەسەل بڕی مادەکان زیاد بکرێت و جۆرەکەشی مەسەلەن باشتر بکرێت خۆی ژێری مادەکان باشن مەڵێمانەڵێن باشتر بکرێت مەسەل شتی باشترمان ببێت هەموو کاتی هەوڵی خۆمان بەنداوە لە ئاستی خۆمان لەسەری خۆمانەوە بە پەیوەندی خۆمان لەگەڵ جەناوی وەزیری بازرگانی هەرێمی کوردستانەوە ئەوش لە ڕێی خۆی لەگەڵ وەزیری بازرگانی عێراق و هەمان کاتش ئێمە خۆمان لەگەڵ فەرعەکانی وەزارەتی بازرگانی عێراق ڕۆژانە کۆنتاکتمان هەیە لەسەر مەسەلانە داواکاریەکانمان بەرز کردوەوە چکە بەڕاستی منش حەزەکەم چکە هاوڵاتێکی ئەم شاری سلێمانیە تەمەحی تەمەحی هاوڵاتیان ئەم شاری حەزەکەم مەسەلەن شتی باشتر و چاکتر و زۆرتریش بە شارەکە چکە هەرچێک زیاتر بە خزمەتی شارەکرێ بەڕاستی منش دڵ پێخۆشە بم و بێتەوەی ئەوش کە مەسەل سەرکەوتنێک بۆ من لە پۆستەکە مالێشەکەمە و هەموو کاتێکی ئێمە کە چوین تۆ پۆستە بەڕاستی بۆ خزمەتی هاوڵاتیان چوین نەک دانیشتن لەسەر کورسی مێزەکانمان ئامادە بووین هەموو کاتێک مەسەلەن چی هاوڵاتی پێی چاک ببێ ئێمە بخین خزمەتی هاوڵاتیان و بتوانین داکۆکی لە داواکاریەکانەکەین باشە کاک شەوکەت لێرە و لەوێ قسە لەسەرەوە کرێ و کۆگایانەی کە خۆراکی تێدا هەڵەگیرێ خراپن یعنی ئەو شوێنانە خراپن بە کەڵکیۆنان خواردنی تێدا هەڵبگیرێ وایە ئەگەر جەنابتان سەردانی ئێمەتان کرێ کۆگانی ئێمە تەبعاً مەجموعەی کۆگامان هەیە ساڵانی 75 کاتی بەعس باشە تاان ئەم کاتێک کە دروستکا کۆگانە هیچ مواسفاتێکیان تیان نەبوو کاتی خۆی بۆ نەت مەسەل موادی ساردکەرەوە نەگەرمکەرەوە ئانی تیان نەبووە بەڵام لەگەڵەوە شایمە توانیمان هاچۆمێت جارجار ئیدامەکەن ڕاستە ئەو کۆگانە بەڕاستیکە من خۆشم چەندجار داواکاریم کرد بە لیژنەی ڕقابەت چاودێری بازرگانی کەم کۆگانی ئێمە شیاو نییە بە خۆراک داواکارین کە چین کۆگایمان بەدروستکەن خۆشبەختانە ساڵانی پێشوو تقریم 8 کۆگان بەدروست کردوین بەڕاستیەوە کەمە کۆگانە چونکە ئەو خۆراکی کە بۆ سلێمانیەت بەپێی فراوانبوونی سنووری شارەکە بەپێی فراوانبوونی ئیدارەکەمان ئەو کۆگانە کەم بەش ناکە ساڵان حکومەت عێراقی لە ساڵی 75 بڕیاریدا ئەو 12 کۆگای لەوانە دروست کرد لە ساڵی 75 دانیشتوانی سلێمانی ناوشاری سلێمانی 150 کەسیتیا بوو ناوشارەکە ناوشار ئەو کاتە برایە 12 کۆگا دروستکە لە هەوانە لەو شوێن دوورە بەڵام ئێستا دانیشتوانی سلێمانی بە هەموو ئیدارەکانشمان و ئیداری ڕاپەڕینداری گەروان و پارێزگای هەڵەبجە 2,65,000 کەس خۆراک لای من وەرەگری ئێستا حالەنجا سەری ئەو نسبەتەکە لەبەر پێویستەکە چەند کۆگامان ئێستا هەشتی تازەمانەیە لەگەڵ 12 کۆنا 20 کۆگامانێ ینی باز بۆ 150,000 کەس 12 لەو کاتە لەو کاتی 75 لە ساڵی 70 شتێک دەست ئێمە لە 2023 چەندجار ئەم داواکاریمان ئاستی خۆمان بەرزکرد بەسەری خۆمانەوە ساڵی 2016 بۆ 8 کۆگایان بەدروست کردوین ئێستاش هەم سەر داوامان کردەوە لە مەسەر وەزارەتی بازرگانی خۆمان چکە بەپێی دانیشتوان و سنوورەکە و اینجا بەڕاستی وەزارەتی بازرگانی مەسەلەن بوونی کۆگا لە شارێکی سلێمانیە زۆر پێویستە بۆ نمونێمە حاڵی تەواریمان بەسەر هاتۆ کاتی هاتنی داعش کاتی مەسەلەن کارەساتی ئەو کۆرۆناکە بەسەرمانە ئەمانە پێویستمان بۆ بکە خەزم کەینێمە لەو کاتە لە هەموو حاڵتەکانە حاڵی شەر بەسەتە لەبەرەوە کۆگەکان زۆر پێویستە حکوومەت خۆی کوێ هەبێ تکلیف لە کەس نەکە ئەگەر ئەم کۆگانە باشتر کرێ مەسەل زیاتر کرێ بۆی مەچە هەست ئێستا حالێن مەلو کێشان و گرفتین ئەوە چەندجار لەگە جەنابی وەزیری خۆمانە لەگەڵ بەغا ئێستا حالێن لەگەڵ بەغا داوامە کردووە
خۆراکی زۆران بۆیە دەماغانە بڕی 16 خۆراگێتە گەنجینەکانی من ئەو بەڕاستی ئەو کۆگانەی من کەیسە خۆراک گۆرەگی لە 5 تا 6 زیاتر ناگرێ ناچارین ڕۆژانە مستەمر بەردەوامی مەسەلە بەجودێکی زۆرە ئەم چۆڵکردن خەنشۆنی ئەو خەنشۆنەکەی و داواشمان کرد چەند کۆگامان وەکردن بکرێ ئێستا خۆشبەختانە بڕیاندا سێ چوار کۆگەمان بگرن بکرێت تا کۆگامان درستی جا لەبەر ئەگەر کۆگاکی خۆتە بێت ئێستا من کرێژ نایی یەکجاریە بەڕاستی من پێویستم ئێستا بە 30 کۆگا هەیە حالێن ئێستا حازر بێت لۆ مەغزەلانی هوانە باشە کەواتە تۆش لەگەڵ ئەو قسەیە کە شیاوی هەڵگرتنی خۆراکی شیا و گەشتی باشتر بێ هەڵامش بکەڵنا ئەگە مەسەل لە ماسفەت تازە بێ ئێستا گەرمی تیا بێ ساردی تیا بێ کۆمەشتار گەرمیتیان نیە تیانی لە هاوی ناو ئاردا ئەی ئاردی تیان حەشەرات دروست ناکات ئاردی تیانی خۆراک ئێمە خۆتانزانی خۆراک لە سێمانیە ناڵێم بگەن تۆ مای دوومان مەکرد چۆنا نا لە سێ مانگ زیاتر لای من نامێنێتەوە دابەشێکین چکە بەڕاستەکەی ستافەکانمان و پێویستی خەڵکەش و دانیشتوانەکەی لەگەڵەوەشە پێویستە مووقیف بینێمە هەموماین کە چەند خۆراک دابشکراوە لەبەر هیچ خۆراکێک مەگەر ناچار بینان سێ مانگ لە کۆگا نامێنێتەوە مەگە توانامانە بێ ئیمکانێتمان نەبێ ئەنا ناڵمێنێتەوە بەڵام لەگەڵەوە شامش حەز بکرد مەسەلەن شتی باشتر وایە چاکتر وایە و داواشمان کردووە کۆگای باشترمان بۆ بگرن مەسەلەن کۆگای تازمان بۆ دروستکەن هەرقمان دروستکەن یان پێویستەکە حکوومەت بەڕاستی وەزارەتی بازرگانی ئەو کۆگانە دروست کات بۆی ئێمە بتوانین زیاتر خەزیاک باشە کاک شەوکە دوورتت ئار ناگرێتەوە لایەوەی ئاردەکە لە بەڕێبەتی خۆی پێڵە بەڕای دروستی دانیوێڵە باشە ئەو بەڕێبەتێتە بەر ئاش وە کومپیستی بگەنجینە نییە بۆ چکە ئاشەکە گەنمەکە ئاراستی ئاشەکان نەکرێت لە ئاشەکان ڕاستەخۆ دەهاڕێت و دوایی بەسار دەبێت بریکارەکان دابشەکە پێویستان بەگەنجینە نییە بەڵام خۆراک پێویستی بەکەن چکە بۆچی ئەو خۆراکێکە لە جنوبە بێمە لە بەسڕۆیت لە عراقیە ئەبێ پێشەمە ئیتخال کرێت دوای مەسەلەن کۆمەڵ ڕێکاری یاسایی لەگەڵا بکەین منەفەسەکان ئیتخالکەین دوای ئیتخال کردن مەسەر بۆ نمونە زۆر کات پێویستەکە سێ چوار فحسی لەگەڵا ئێمەش بینێرین بۆ دڵنیامون بۆ فحسی خۆمان بە تەندروستی یعنی پێویستەکە سێ چوار بەلانی کەم چند مەغزانەوە ئەنجا دوای لە مەغزانە سەر نێباریکردن و لە زۆر حاڵەتیش مەسە بۆ نمونە فحسەکان لەگەڵا بێ ناچارە بین ئێمە ڕاستەخۆ دابەشیکەین ئەمانە کێشەی ئێمە مەغزان پێویستە بەڵام ئارد پێویستی نیێت لەبەر ئەوە خۆراک هەمیشە پێویستی بە مەغزن هەیە اینجا من هەموو کاتێک ژوتومە پێویستە مەسەر لە شارکی و کستێمانە خۆشببختانەیەسە ئەم حکوومەتە تازای عێراق دروست بووە یەکەم کۆبنەوەی لەسەر خۆراک کرد کە ئەوە جێگەی باسە ڕۆژی جومعە کە عەتڵە بووە یەکەم شەی وەزارەت کە خشوێن خۆراوە محەممەد شیع سوودانی بڕیاری لەسەر خۆراکدا یعنی احتیمامی کاملی بخۆرە لەبەرەوە ژێ پێویستە ئێمەش داستی خۆمان احتیمام بە خۆراک بین چکە ڕاستی قوتی خەڵکە و ژیانی خەڵکیشە و ئەمەش بە پارسەنگی نرخیشە لە بازارە خۆشببختانە ئەلم هەفتەی پێشوە کۆبنەمان بۆ لەگەڵ کۆمەڵی بازرگانی بەڕێزا کە ئیش و کاریان برنج و هێنانی خۆراکەڵن بە پیوتەکانی خۆیان کە دانش لە کۆبوونەکەڵێ هاتنیم خۆراکە بۆ تەوەی کە بازار ڕاگرێ و هەتا لەم کاتی بەرزبوونی دلارە یعنی ئەگە بەڕاست بێم خۆراکە نەبایسە بازار وای هاتوکەنێت تەن کیلۆ خۆراکرد بەڵام لەگەڵ شات تا ئێستاکە ئەو هەڵاوسانەی لە بازارە زۆر دیار نییە خە خەڵ ناڕحەتکە یان نەکێتەوە ڕادی خەڵ بڵێ وڵی هیچ مۆ ناکرێت چکە لەبەر ئێمە 15 ڕۆژارێ لە 30 ڕۆژارێکە 6500 تەن بەس برج دابەشەکەین کە بەڕاستیمە کولفێکی زۆرە و بڕێکی زۆرە و جێگەی باس یعنی جێگەی دڵخۆشی وڵاتیانە ناڵێ بازاگرراوێ ئەو برا بەڕێزە بازگەران و برنجمان هێناوە 1000 دلار پێدا ئێستا 250 دلار ناکە زەرێکی خەیاڵیمان کردووە لە هێنانی مادەکانە بۆنی ئەم بەشە خۆراکی وڵاتیان کێتە بازار بۆ زەرەکەن کاکشەوە ئەزانی بۆ زەرەکە چکە هاوڵاتیان جانان ئەچوو نیسکیە کرد ئێستا نیسک ناکرێت جانان ئەچوو لە تەرنەکرد ئێستا بە دەردش کەمترە کرد جار ئەچوو بەسەرەن لە باتی دوو کارتۆن زەیت کرد ئێستا ئەچێ کارتۆنێک کرد چکە ئەو کەوەری بۆ نمونە پێسی جان جارە مەسەرن دۆشاوی ئەکرێت ئێستا لەوانەیە کەمتر دۆشاو کرد لەبەرەوە نسبەتی 150 موادەکان چ دەستی وڵاتی هەموو هاوڵاتیەک ماگانە 7 کیلۆگرام تقریبا بەپی بادەکان سێ بە 4 کیلۆ بۆ کڕینەکەی تاڕادێک ڕەنگەوا بێت یانی وڵاتی کەمتر پێویستی بە شەکر و دۆشا و وەکو تۆ تێزەیتەوە بێ بەڵام پێویستی ڕۆژانە 150 لەوانی لە دەرەکە ناو ئەو بەڵام ئەوەی کاوان هێنا نرخەکەی زیای کردووە کەمیشی نەکردو ئێستا مەگە دۆلا بەرز بێتەوە بەڵام لەگەڵەوە تا جۆرەکانی برنج لە بازارە هیچی دانەبەزیوە هەمووی زیای کردووە چاودەری بازرگانیمان بەس ئەو وتەی بازرگانەکە خوان یعنی قزمەوەی ئەم بەشە خۆراکی لەو قازانجی کە ئەیکەن ئەوان پیان وا بێ زەرراگەر ڕۆبێک بەڵام لەگەڵ شامەتوانین ئەم بەشە خۆراکە بەڕاستی ئەوە وتەی شەوکەت نییە کە باسیە وتەی خەڵکە هاوڵاتیانە توانیمانە مەسەر 15,000 تن خۆراک لە تا 16,000 تن ئێمە لەمانکە خەین ناو شارێک سلێمانیوە بڕێکی خەیاڵی زۆرە بەڕاستەنگی زۆر باشی بازارێ ڕاگرتووە ڕاستی باشە کاک شەوکەت کواڵیتیەکەی چۆنە ئێوە پشکنینیان بۆکەن هاوڵاتی دڵنیا بێ لەوەی کە بیخوا وەڵڵاهی من حەزەکەم لەم کەناڵای بەڕێستان و هەموو کاتێ ئەگەدار وڵاتانەکەم چەند خۆتان زان بە خەڵک ئاگادار بە هاتنی خۆراک چۆنە
ئەم بەشە خۆراکی کە هەیە تەبعاً لە بەندەر زۆری بباخیرێت بە تایبەت برنج بباخیرێت کێتە بەسرە مەسەن خۆزان لە باخیرا شێ و تەڕەشۆ لێدا کێتە بەسرە مەسەل ئەکرێتی کیس و ئەنێرێ بۆ ئێمە هەموو کاتی ئاگاداری هاوڵاتیان خۆمان کرد چ دۆشاو بێت چ شەکر بێت چ زەیت بێت چ مادێک بێت ئەوە کێتە لە ئەمە بەڕاستی دوو جۆر فەحسی لەگەڵایە فەحسێکەوە لە بەندەر کە ئەکرێت لەگەڵا پێڵێن سەیتەر و نەعی یەکیش لە کوالتی کۆنتڕۆلی بەغداد خوان وەزاتی بازرگانی عێراق بێ کوالتی کۆنتڕۆل نان کیلۆ دەرچێت لە مەخزنەکانە خوان کەگات دەستی منیش بۆ دڵنیابوونی من لە خۆم لە گەنجەکانی خۆمانە داوامان کرد لە خۆپاراستنی سلێمانی لەگەڵ کاک دکتۆر سەباحوانە کۆنتاکمانەیە کە مەسەلەن لیژنەکانیان حەجم مادەگا ئێمە نووسیان ببەرزەکەنەوە بێن نەمازش وەرگن نمازش دەمادانە وەرگن بیبن ئەگە شیانێ پێمان بڵێن یەکسە کە شیانێ ڕەتێکینەوە نووساوەکە ئاراستەکەن بۆ ذاتی بازرگانی ئەڵێن ئەم مادە شیانێت کە دابەشیمەکە بەڵام لەگەڵ شەباز حاڵەت بۆ زانایی بەڕێستا مەسەلەن ئێمە 6500 برنجمان بۆ نمونە ئەم 6500 برنجە لە ڕاستیە ئێمە ناتوانین فەردە بە فەردە بکەینەوە ئێمە بۆ نمونە بایعک 100 فەردەی دەینێ کە فەردەکەماندا ئەو دێت باشترین کار ئاسانی بۆ ئێمە کە بایعەکەیە بریکارەکەی بۆ چکە فەردەکە کاتەوە کیلۆ بە کیلۆیدا بە هەڵاتێ ئاگادارمان کردو لە فەردێک مەسە بۆن تۆپەڵی تیاابێ خراپ بێت مەسەل بۆ نمونە جارێ تڕشعکە تۆپەڵەکە جارێ خراپەکە ئاگادارمان کردو 1 کیلۆ نەکت فەردێ 1 کیلۆ موادی خراپ لە حشتێکا بوو بیقدوشە دابەشی نەکە بیگەڕێتەوە بە خۆمان بۆی گەڕنی شتی باشی بۆ دێنێت لەبەر هەموو کاتێتمانە لە خزمەتی هاوڵاتیانە لە هاوڵاتی خۆشی دۆشا باتە ماڵ چکە دۆشا خۆزای باعکە نکاتەوە ئیش بۆ نمونە چکە کەپسە ناکرێت ئەی باتە ماڵەوە بۆ نمونە ئەگە خراپی یەکسەر ئاگاداری بریکار بیگۆڕێ یەکسەر بیقی دووشەر ئاگاداری من کاتۆ لیژە خۆمەچم بۆی گۆڕ چکەمانە ڕوەدا لەمەوە ینی گلەی چەند وڵاتێکمانە بیست ئێمە بە حکمی میدیاکارین زۆر وڵاتی دەردە دڵی خۆی حەزەکەمانە ئاگادارم هەندێک لە وەکیلەکان جۆری ئاردەکە گۆڕن ینی وەکو پێمەتی ئارد بەرنامەی من نییە ئەوە بەڵاتی خوارێ بینی کوالتی خواردنەکانە گۆڕن ئەگەر شتێکی باش بەجاری وێ خۆیانەی گۆڕن هاوڵاتی لەم کاتێتوانێت شکات بکات بەنسبەت بەشە خۆراکی هاوڵاتیانە ئەوەی کە پەیوەندی بە من هەیە 1 کیلۆ خۆراک کە گات دەستی من لە کەوەری ئەگرینەوە وەزاتی بازرگانی عێراق و گات بگەنجینەکانی من هەتاگە دەست بریکارەکە حەج هاوڵاتێک بینی خۆراک گۆڕا ئەگادارم کاتی ژات یاسای خۆمەکە لە کەسێکی قبول ناکەم کیلۆ خۆراک گۆڕی بەڵام لای بریکارەکانیش نەکرێت بریکارەکانیش ئاگادارم کە مەسە بۆ هاوڵاتی لای بریکارەکە بۆ برنجی تایلەند تەوزیعکەین دۆشاتون سال بەس جۆری مادەکان مەسەر سێشوار مادەی خوان لە تەلەڤیزیۆنی ئەعلانێکم کاتی پێدان دەڵێ ئاگاداری بۆ هاوڵاتیان ئەم مادانەی خوا دابەشەکەین لەو مادانە تێپەر کات یا گۆڕانکاری بەسەرا بێ باوەڕ بێ سەرفەنەزەر ئەستی کەسە ناکەین دەستان خۆش بێ کاک شەوکەت باسی لەوە کردوتی دەگەر موادێک خراپ بێ بەغدا ئاگادارەکەی نواڵێ نەم جۆرە موادە خراپ بوو بۆی بیگۆڕن حاڵەتی وا هەبووە هەر نمونەیەک لەم فترەی پێشوە زێتێکە بۆ نیماسی لێ هات یعنی ئەو لای هاوڵاتیان زۆر باو بوو باس زۆر ئێمە نووسای خۆمان ئاراستی خۆمان کە ئەمە مەرجعی خۆمان حکومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی بازرگانی خۆمانە بەڕێوەبەراتی گشتی بازرگانە نووسامان ئاراستیوان کردوتان کاکە ئەمە گلەی هاوڵاتیانە کە ئەم مادە بۆنی مەسەلەن ماسیەدا بۆ چیە پێکاتین ئەو مزەیتە چییە تەعنا دووسان ئاراستی خۆیان کە بەشی فیزیا هەیە بەشی مەسەلەن مختبەری فیزیای کیمیا هەیە بۆ تحلیلکردنی مادانە پاشۆ کار بەس بەرزان کرد بۆ ذاتی بازرگانی عێراق خۆشبەختانە ئەوە دووسێمان ئەو مادیانتیانێڵا کە بۆنی ماسیەدا بە حسابی خوانیان وتیان ئەو زەیتە بۆنی ماسی بێ باشترە ئەو مادی کردیکرەوە ماتەکان لەبەرەوە ئەو شتانە ئەگەر بێت و ڕووبدات ئێمە سەری خۆمان ئاگادارەکەین و داکۆکیش لەسەرەکەین و گۆڕان وازنان تا ئەخیرەکەشی باشە کاک شەوکەت تۆ خۆت ڕازی لە کوالتی خواردنەکان والله سەدی هەفتا زۆر لێ ڕازی من ئەزانین بۆچی چکۆ خۆراکانی کەیتر پاش ئەو هەم فەحسە بەڕاستەکەی من جێی دڵمەتمەتینی خۆمە دڵنیایی خۆمە کە ئەو مادانە شیاوە چاکە لەبەرەوە لێ ڕازیم بەڵام وەکو پێشموتی لە تەموحی منان نییە باشە منش حەزەکەم وەکو هاوڵاتیەک بەڕاستەکەی لەباتی برنجی تایلەند ببینە برنجی محمود کات چەنە ئەو برنجەی و کێمێمە زراعیە زۆر چاکە بەڵام لە وڵاتی خۆمانە کاڵێن وایە وانێ ئێستا عادەتی وڵاتی ئێمە مەسەڵەن برنجانی خۆمان چاکترە مش حەزەکەم محمود بێ ئەحمەد بێت زیاتر بێ بۆ ئەو کاتە من لەگەڵ جەنابتە کە دانیشم بەسەر بەرزی ئەڵم برنجەکە وایە هەموو هاوڵاتێک و برنجا خۆکە لە هەموو هاوڵاتیە گۆری ئەگرێ مەگەر ناوشار سێمانی ئەوش دەگمەن ئەو کەسی پێیزن پێی پێستا قەزاو ناحەکانمان دەروێ شار هەموو شوێنەکان سەدان تەلەفۆن بۆ کەندەڵێ بۆ تۆزای نەکرا بۆ نەهات لەبەرە بەڕاستی ئەم برنجە ئەگەر وەریش دەگیرێت بازاری پێدابێت کاک شەوکەتێکێک لەو بابەتانە لەو مادە خۆراکیانەی کە ئێرێ لەتکەنەوەکە هاوڵاتیان زۆر جار
یانیڵەن پێویستیمە ینی پێویستیەکی ڕۆژانە نییە لە تکەنۆک بەڕاستی بۆ نمونە بگۆڕێ بە ساوەر بە شتێکی تر ینی ئەمە لە دەسەڵاتی کێ داوای ئەمە بکە لیژنەیەکەیە لە وەزارتی بازرگانی چ حکوومەتی هەرێمی کوردستان چ وەزارتی بازرگانی عێراق پیادچوونەوە بۆ مادەکانە و جۆری مادەکانە ساڵانە راپۆرتی خۆیان تەقدیمەکەن ئەوەی بەگوێی من کەوتۆ مەسەل ئێمە ژوکو خۆمان وەکو کە بەشێکین لە وەزارەتەوە لە کۆر کۆبوونەکانە ئامادە بین داواکارەکانمان بەس کردو بەسەر حتا داوامان کرد مەسحوقاتی وەکو تایت و سابوون بۆ نمونە ئەگە بە پێ و پارێکە تەخصیص کرد لە وەزارتی بازرگانی عێراق خۆزانین بڕە پارەکە تعدیل دەکرێت ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری خستە پارەدا ئەو پارەکە تعدیل دەکرێت پێ ئەو پارە خۆراکڕێ لەبەرەوە ئەگەر داوامان کرشتی باشی تیابن ئەوەی تا هەستا خۆشبەختانەوەی کە لە کەناڵەکانی ڕاگەیان و بیستم لە عێراق ئەڵێ کۆمەڵەش دەدێ بە ڕایشتماعی بەڵێ یعنی بەڕاستی شتێکی دڵخۆشکەری ڕایشتماعەکە لە پاڵ خۆراکەشەوە ژووریە بۆ ئێمە شتێکی سەربەرزێ باشە مەسە ئەو کیلۆ ئاردەستفرە و لەگەڵ لیتر زەیت و لەگە کیلۆ شەکر و 250 گرام چاو شیر ئەوە بۆ ڕایشتماعیە بۆ هاوڵاتیانی مەسەل بۆن سەر بەشە خۆراکە نییە بەو کەسانەیە کە ڕایشتماعی کە نووسراوە کە کەم دەرامەتن فەقیرن یعنی بەڕاستی منەوە جێی دڵخۆشکەری بۆ من حکومت ئەو شتە لەم کاتا بۆ خەڵکە بە جێگەی بەڕاستی دەستخۆشیە بە حکومت وەزارتی بازرگانی خۆمان چ وەزارتی بازرگانی عێراق کاریگەری شێرە بێ دیسانەوە لەسەر تاکی 100% باشە کاکشەوکە تۆش لەگەڵەوەی لەتکەنەوە زیایە وەڵی لە ڤیدیۆ شتێکی تر دابێنەوە نازانم داوامان کرد بەڕاستی لە باتی لەتکردنەوەی مادێکە ئەوەی کە حتا لە باتی لەتکردن کە بە نوێکی ساق وانە بکرێ بە نۆکی ساخ بکرێ بە ساوە شتێکی تر بە هەڵە نەشم کرابە لەتکەنەوە نەکی ساق بە هەڵە نەشم بە هەڵە نەشم لە هەیندەیە بەخوا شتێکی وان بەرگێ کۆتێش بەشە ماناتۆکو ڕسمی ینی بەس بڕیاریاندا بەڵام ئەی گۆڕما دەکات پێمەتی مەسەر بە پێی داخوازی بەڵام ئەوی کە زۆر گرنگە ئێمە حسابتەنا بۆ بەڕێبەرکەمان ناکەین سنووری ئیدارەی مەسەر حکوومەتی عێراقی پارێزانی ژنن بە تایبەت زۆر پێستان بەشە خۆراکەی زۆر داکوکی لەسەرەکەن چونکە لەبەرەوە ڕێژەی فەقیری هەڵ ئاوسان لە پارێزانی جنوبە زۆر زۆرە ئەوان یعنی زۆر پێداگیر لەسەرکە ئەم بەشە خۆراکە ئاوە شکڵ شوێ بێت ئاوا بێ مەسەر لەتکردنەوەکی تیابێشتی تیابێ ئەوان ناڵێن خراپ بەڵام شکر لەخوا بەزیابێ لە سنووری خۆمانە هەت چۆن بێت دەسەڵاتی ئیدارەی خۆمانە حکوومەتی هەرێمی کوردستانە بژێوی ژیان سەدی زیاتر باشترە فەقیر کەمترە مادەکان لەوانەیە خەڵکی ڕخنی لێبێ وەک بەڵاوەکو پێمەتی منش حەزەکەم تەمەحتوم حیوان بێت هەموو کاتیش پرسییانەگرن ئەگەر هاوڵاتیان هەموو نەشی خۆنکە وەریەگرن بەڵام دیسانۆیڵێنەوە پارسەنگی بازاری زۆر بە باشی ڕاگرتووە نایاڵە نرخی و مادانی کە لە بازارای گران بێ زۆر ڕاستە ڕاپرسیەکان زۆر کراوە حەزەکەن جەنابتان ڕۆژێک ڕاپرسیکەن لە بازار شوێنەکانە یعنی بۆ چونم وایە ئەگەر ئەم بەشە خۆراکە نەبایە ژیان زۆر قورسە بووە سەرم کات ڕاست بەڵام لەخوا بەزیابی هاتنێ بەشە خۆراکە توانێتی پارسەنگی بازار بۆ خەڵکی کەم دەرامەت و فەقیر و ڕاگرێت و بۆتەوەی ئەوش مەسەلەن ئەم بەشە خۆراکەی کە تەوزیع ئەکرێت نەتوانێت سرعی بازاوە گران بێت خەڵەتوان شتەکانی کەش لە بازار کرێت چکە شتەسەرەکە سەرەوەی بۆ ئەگەر تۆ ئەم شتە ئەم خۆراکە دابش نەکەی لەوانەیە بانی فەردەیە بنش لە بازارە لەواتی بە 60 70 کردی لەبەرش پارسەنگی ئیشی ڕاگرتووە نەکات خۆمان ڕاستە ئومێد دەکەم ئینشەڵا زیاتر بێ باشتر بێ و برا بازرگانەکانشمان ئینکەن ئیسفادەی کۆتاییمان کاک شەوکەت ئەوەیە کە ئومێدەکەی بەشەکان بڕەکەی زیاتر بێ جۆرەکانی زیاتر بێ قسەی کۆتاییمەوەی بە ڕاستەکەی منیش وەکو جەنابتان ئەوەی زانیاری دەبێت ئەوەی وەکو داواکار داوامان کردووە وەکو سەری خۆشمان چ جەنابی بەڕێبەری گشتی چ ناوی وەزیری بازرگانی هەموو کات لە کۆر کۆبوونەکان داوامان کردووە و پێشنیارمان کردەوە ئێستاکە خۆشبەختانە حکوومەتی عێراقی کە ئێمە ڕاستەخۆ تەعامل لەگەڵاوەکەین وەکو خواردن وەکو ئیدارەنا داوامان کردووە لەگەڵەوە شتا کۆمەڵە شتی تایبەت داواکەم لە هەموو ئەم ڕاگەردن بەڕێستانە کۆمەڵە خەڵک بە ناوی و نەڵە بەشە خۆراک وایە خراپ دابەشەکرێ هەموو کاتێوتمە حەج خۆراکێک خراپ بێت کیلویەک گەشتێک ئاگادارمانکەنەوە نەکەن بە زەجێکی علامی بیکەن مەسەلەن بۆ ڕمە کۆمەڵە خەڵکی بۆ سوودی ژیان تایبەتی خۆی بەکارێنێ بڵێ وڵا خۆراکە وای ئەمەوەیە ئاگادارمان کاتەوە بە شێوەیەکی یاسایی ئەو خۆراکە لە هەر شوێنەکە کیلوۆیە خراپێت ئەگە میجاتمان نەکرێت و کاتەقی خوان هاوڵاتیان گلەیمانەکەن و لەگەڵەوە شاوداکەن لە بریکارەکانی خۆراک لە هاوڵاتیان بەڕاستەکەی لەم شوێن خۆتا زوو پارەی بریکارەکان بن بۆ ئێمە بۆچ خۆراکانیان وەرگن لە بریکارەکان بۆی چونکە حکوومەتی عێراقیسە بڕیارێکی دەرکردووە یعنی ئەبێ پێش ئەوەی خۆراکەی پارەکە تەسمی حکوومەتی عێراقیکەین حکوومەت هێرم پارەکان نێرێتەوە کاک شەوکەت والله حکوومەتی هەرێم ئێستاکە بە اتفاقی ئەوەی اتفاقی وەزارتی بازرگانیە بە پێی ئەو اتفاقی خوان ئەوان بڕیاری خوان دەدەن بەڵام لەگەڵ ئێمەش لەبەر خاتی کار ئاسانی هاوڵاتیان و زووتر دابەشتنی خۆراکان داواکەم زوو چون خۆراکان وەرگن بۆی ئینەکان نەمێنێتەوە لای بریکارەکان چونکە خۆزانی خۆراکەمەوە لای بریکارەکان خراپە بێت ڕاستە تووشی کۆمەڵشتە بێت بەڕێز شەوکەت محەممەد بەڕێوەری دابەشتنی خۆراک لە سلێمانی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بە ئامادەبوون زۆر سپاس کاک شەوکەت